سڵاوتان لێبێت هەندێک زانیاریم پێگەیشتووە کە بەڕێوەبەراتی ئاسایشی بازگەکان دەستی بە کۆمەڵێک مەوادی قاچاقدا گرتووە چ مەوادێک چ جۆرە قاچاقێک چییە ئەو مەوادانەی کە هەوڵ دراوە بە قاچاق بێتە هەرێمی کوردستان و دەستی بەسەردا بژیرێت بەخوا جێگای ینی سەرسوڕبانە بەس ببینن چۆن ئەو خەڵکانە هەوڵ دەدەن خۆراک بە قاچاق بهێنە هەرێمی کوردستان و دواتریش ئاشکرا بووە وەرن ببینن وەرن سەیرکە. طبعا کاگڕێبین ئەفسەرە لە بەڕێوەبەراتی ئاسایشی بازگەکان کاگڕێبن سڵاوت دەبێ سڵاو لە جەنابش کاکامران بەخێربێن زۆر سپاس. من بینیم ینی ئەو ڤیددیوانەی کە بەدەستی من گەیشتووە دەتوانم بڵێم نزیکەی 20 خولەک دەبێت گۆشت گیراوە دەرمان گیراوە ناوی شتەکانی تر نایەنم ڕاست ئەوە هەر ئەو فترەیە یاخود ماوەیەکی درێژە کۆتان کردوتەوە. سەرەتا بەخێر بێن کاکامران سەدمان لە نیشاندانی ئەو ڤیددیویانە زیاتر و شارکردنەوەی هاوڵاتیانە لەو بابەتە قەدەغەکرا و قاچاغانەی کە خراپەکاران دەیانویست داخلی شاری هەولێر و پارێزگای دۆک و ئیدارەی سەربەخۆی زاخ و هەم ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بکەن چکە بازگەکانمان گشتگیر یەک ڕێنمایی یەک تعلیمات جێبەجێ دەکەن. ئەوەی کە دەستی بەسەرداگیراوە بابەتەکانی هەمە زۆرن ماوەیەکی کەم نییە ماوەیەکی زۆر ئێوە خەریکی ئەوشتن بەس ئێستا هەز دەکەن ئێستا بووتە دیادە دەمانەوێت ڕاگشتی و هاوڵاتیانی لێ ئاگدار بکەینەوە کە ئەو شتانە لە بازگەکان ئەنجام دەدرێت کە ئەو خەڵکە خراپەکارانە بەنیازی چینە کە لە بازگەکان ڕێگریان لێکراوە لە هێنانی ئەو بابەتە قەدەغەکراوانە یەک لەو بابەتانەش هێنانی گۆشت و جەرگە جەرجی مریشک لەگەڵ گۆشتی سووری هندی قەدەغەکراو کە بە پێی ڕێنمای وەزارەتی تەندروستی داخلکردنی بۆ هەرێمی کوردستان قەدەغەیە بۆ هیچ کەسێک نییە بۆ هیچ کەسێک نییە تاوان مادەکانی قاچاق زۆرە بەڵێ زەڕورش نێن باسی هەر هەمویان بکەین بەڵام هەر کەسێک بێ شتێکی قاچاق بێنێ دیارەوە هەر خۆی لە ئەسڵدا قاچاقە بەڕێزانم ئەوەی کە من زۆر سەرنجی ڕاکێشام لەو گرتە ڤیددیۆیانەی کە ئێوە دەیبینن ینی خەڵکانێکی دەگوترێت ئەمە کاسبکار بەڕاستی من پێیان ناڵێم ئەمە کاسبی ئینسانێک بێوێ کەسابەتی بکە نانێک پەیدا بکە بە کرێکاریش بێ دەتوانی بیکە بەڵام ئەمە کاسبکاری نییە خەڵکێکی خراپەکار تۆ گۆشت بینی گۆشت بینی بیبەیتە ناو مەکینەی ئۆتۆمبیل لە ناو مەکینەی ئۆتۆمبیل بیشاریەوە باشەوە چۆن ئاشکرا بووە چۆن دەیتوانن تیمەکانی بازگەکان ئاسایش لە لایمە هیچ شتێک زەحمەت نییە لە بازگەکان چکە کارمەندانمە ئەفسەرامانە هۆشیار و چاوکراوەنە لە ئێستادا پشکنین بۆ هەموو بارهەڵگرێک و بۆ هەموو ئۆتۆمبیلێک ئەنجام درێت لە بازگەکان ئەوەی کە دۆزراوە تۆش بەهۆی ئەو پشکنیانە بووە ئەوەی ئەو چاوکراوەیە و هۆشیاری کارمەندانم بووە لە ئەفسەران کە دەستیان بەسەر داگرتووە ئەوەی کە بینیتان لە ڤیددیۆکان گۆشت لە ناو مەچینەی سیارەی دانراوە جەرجی مریشک کە خۆی ناسکە لە ناو مەچینەی سیارەی دانراوە بۆ خۆی دەبی بە ئۆتۆمبیلی بەڕات بە ڕێنمایی وەزارەتی تەندروستی بگوازرێتەوە بەس ئەوانە کەسانێکن کە هەوڵ دەدەن بۆ بڕێک پارە بۆ بڕێک دەستکەوتی مادی ئەو شتە خراپە داخل بە هەرێمی کوردستان بکەن دەخواردی ئەو خەڵکی باشە کەوایە ئێوە زۆر لە ئۆتۆمبیل و کامیۆن و پاس دەستان بەسەرداگرتووە زۆر لە ئۆتۆمبیل هەم بارهەڵگەر هەم ئۆتۆمبیلی تایبەت هەم پاس کە دەفنیان کردووە دەفنیشەوەیە کە شتێکی شوێنێک شاراوە دادەنێن بۆ گواستنەوەی کەلوپە لە قازاغەکان باش لێرە هەتانەوە بەڵێ ئێستا ئەو سیارانەی کە دەیبنێن بەشێک لە ئۆتۆمبیلە بارگەلگرانەی کە دەستمان بەسەرداگرتوون بابچین فەرموو
سیرکەن سەیری ئەم مادە پیسە بکەن ئەوە بە قاچاق هاتووە زۆر جار دەگوترێ ئەو سیارانە ئیش ناکا و مەوەدە قاچاغانەیە وابزانم سیارەی تێک دەدا لەسەرەوە بەسەرکەوین فەرموو با من بزانم من ببینن بەڕێزانم ئەمە ئەو تەنکەرەیە فەرموو شۆفێر هەستاوە بەوەی شتی قاچاق لە نێوان هەولێر و ناوەڕاست و باشوورە هەولێر و ناوەڕاست و عێراق و پارێزگاکانی تر باشەوە زۆر پیسەوە کاک ڕێبینەوە چی بار کردووەوە کامەرە ئەوە مادەی تیزابی مادەی چیمیاییە مادەی تیزابی گواستیتەوە کە مادەکەش بە پێی بڕیاری سەرۆکی وەزیران تەنها سامان سروشتیەکان دەتوانێت گواستنەوەی بێ بکات بە نووسرای فەرمی ئەوەی کەم کاری ئەنجامداوە بەبێ نووسراوە بە شێوەی قاچاق و کە تانچێشینەوە ئەم تانچێت چاکردێتەوە بۆ مەسی گواستنەوەی باشە و ساختکردنەوەی لارێم کوردستان زۆر باشە سیرکەن یعنی ئێستا ئەو تەنکەرە بەو پیسیە ماهاتینەتە سەر هەموو دەستمان پیس بووە خەریکە ینی پیسەکە بماخوا لە ژۆرەوە یەکجار پیسە باشە چۆن زانیتان لێرە دەفن هەیە تەنکێکی دیکە دانراوە ئەو چۆن ئاشکرا دەبیانی ئاسایش دەچێتە ناوی ئەمە سەرەتا زۆر سپاسی هاوڵاتیان دەکەن کە هاوڵاتیان وەکو ئێمە ئاسایشن هەست بە ئەمنیەتی و کوردستانە دەکەن لە ڕێی زانیاری هاوڵاتیان کە زانیاریمان پێگەیشت ئەو سیارەیە دەفن کراوە دوای بە دەوداسوونی تیمەکانمان بۆمان دەکەوت کە ڕاستە سیارەکە دەفن کراوە و کە لێکۆڵنەوەشمان کرد مادەی تیزابی پێگوازراکەوە تیزابەکەش بە خۆی گواستنەوەکەی تەنها لە ڕێی سامان سروشتیەکان بە نووسرای فەرمی دەبیتن بەڵام ئەوە هەڵساوە بە شێوەی قاچاق و بە شێوەی نایاسایی گواستنەوەکەی ئەنجامداوە کەوایە هێزی ئاسایش لە هێزی خەڵکە لە هێزی خەڵکە بڵێ بێگومان ئەوەی ڕاستی بێ بازرگەکان لە ئێستادا هیچ کەسێک ناتوانێت فێری لێ بکرا بۆ باسم کرد بەوەی وشیاری و چاکراوی کارمەندان و ئەفسەرانمان زۆر سیارە و ئۆتۆمبیلی دی بەکار هاتووە بە مەبەستی گواستنەوەی مادەی قاچاق وەکو باڕالگر وەکو ئۆتۆمبیلی تایبەت وەکو پاسی گەشتیاری و پاسی گواستنەوەی هاوڵاتیان پاسیش بەکار هاتووە کە شێوەی دەفنی بۆ دروست کراوە مادەکان لە ناو دەشارنەوە بەستی گواستنەوەی باشە زۆربەی مەوادە قاچاقەکان لە باشوور و ناوەڕاستی عێراق دێ هەیتمان خەڵکی سڤیلە ئەو کارەیە ئەنجامداوە هەشە کە بەکارهێنانی ئۆتۆمبیلی حکومی یەکێک لە تابلۆکانی وەزارەتەکانی پێوەیە بەکارهێناوە بەس گواستنەوەی مادەی قاچاق کە ئەو تابلۆیش بەکارهێناون لە بازرگان پشکنینی بۆ ئەنجام نادرێت بەڵام لە کاتی پشکنین کە ئەمە پشکنی بۆ هەموو ئۆتۆمبیلێک دەکەین دەرکەوتە کە مادەی قاچاقی گواستەوە بەهۆی ئەو تابلۆی ئەو وەزارەتەی کە لێ داوام دەکات ینی پلەداریش بوو پلەدارمان هەیە و مۆزەفیشمان هەیە فەرمانبەر بوو کە بەکارهێنا ئۆتۆمبیل حکومی کەوای ئێستا ئێوە نابێ جیاوازی بکەن لەگەڵ ئۆتۆمبیلێکی حکومی و غیری هیچ جیاوازێک ناکرێ و پشکنی بۆ هەموو ئۆتۆمبیلەکە ئەنجام دەدرێت کەوای بێجگە لە هاوڵاتیان ئامێر و چاوکراوەی ئاسایشش هاوکارن لەوەی کە بەڵێ ئامێرەکان بە دەرەجێک و ئەو کارمەندەکانیشمان کە لە پشکنین ئەنجام دەدەن ئەوە کە وای کردووە هەموو دەفنێک ئاشکرا بکرێ هەموو مادە قاچاقەکان دەچ بەسەر تاوتیرێ کەیسمان زۆرە کەیسمان هەیە بەڵێ با بچین کەیسێکی دیکەش سەیر بکەین با بچین فەرموو ڕۆژانە بە هەزاران ئۆتۆمبیل لە نێوان هەرێمی کوردستان و باشوور و ناوەڕاستی عێراق هاتوچۆ دەکا لەنێ ئەو هەزاران ئۆتۆمبیلە خەڵکێک هەیە دەیەوێت لە ڕێگای ئۆتۆمبیلەوە شتی قاچاق بێنێتە هەرێمی کوردستان هەواڵیان پێداین لەوەی کە پاسێک دەفنی کردووە هەوڵی داوەشتی قاچاق لە ڕێی پاس سیر کە بەڕێزانم لە ڕێی پاس ئەو پاسەی نەفەر دەهێنێ شتی قاچاقی هێناوە بۆ هەرێمی کوردستان دواتر دەستگیر کراوە شۆفێرەکە و پاسەکەش دەست بەسەر کراوە وابزانین چیە ڕووداوە
پاسێکی گەشتیاریە ژمارەکەی بابلە بە حیساب گەشتیار دێنێ لە باشوور ناوەڕاست بۆ هاوینە هەوارەکانی هەرێمی کوردستان بەڵام لێرە ببینن بەڕێزانم شوێنێکی کردوتەوە دەتوانێ من باسی کاڵان ناکەم بەرهەمێک ناکەم کە قاچاق بێت تەنانەت ئەگەر مرۆڤی بگوازێتەوە بە تایبەت ئێستا خەڵکی بێگانە وڵاتانی دەوروبەر قەدەغەیە بێتە نێو هەرێمی کوردستان بە شێوەیەکی نایاسایی بە قاچاق بێ دەتوانێت 33 نەفەر بگوازێتەوە یەک پاس 33 نەفەر ببینن ئەمە نەفەر دەتوانێت بگوازێتەوە ئەی بەرهەمی قاچاق دەتوانێت چەند ببە. کاگڕێبین چیرۆکی ئەو پاسەیە چیت چۆن کاکەمەە بە هەمان شێوەش ئۆتۆمبیلێکە لەو ئۆتۆبیلان کە شێوازی دەفنی بەکارێنەوە بە مەبەستی گواستنەوەی هەر کەلوپەلێک یان هاوڵاتیان کە وەکو هاوڵاتیەگە باسی بکەین دەتوانرێت سیوسێ هاوڵاتی لە ناو دەفنە بشارێتەوە کەمە خۆی پاسێکە بۆ گواستنەوەی گەشتیاران بەکاردێ بۆ هەرێمی کوردستان لە ناوەڕاست و خاروی عێراق بەڵام لەلایەن کارمەندانمان توانرا ئەو دەفنە کەشف بکرێ و دەستی بەسەر پاسەکەدا بگیرێ و شوفێرەکەشی ڕادەستی دادگاکراوە شۆفێرەکەی گیراوە لە هەمان کاتدا و ڕادەستی دادگاشکراوە. باشە سزای ئەوانە شۆفێرەکە پێم وایە عەرەبە خەڵکی خواروی ناوەڕاستی عێراقا. باشە یەکەم حالت نییە بە پاس حاڵەتی دیش پاسی دەفرمان گرتووە و بە هەمان شێوە ڕادەستی دادگاکراوە. چیان بەسەردێ ئەو کەسەی کە دەگیر دەکرێت ئازاد دەبی دواتر ئەوە بەپێی مادەکەی بەپێی کارەکەی بکە ئەنجامی داوە بە شێوەی دەفنەکەی کە ئەنجامی داوە ئەو کات یاسا قڕای لەسەردا زۆر دەمێنێتەوە یاخود بە غرامەی مادی بە پێبژاردن ئازاد دەکرێت یان بند دەکرێتن. باشە لەو گرتە ڤیددیویانەی کە من بینیم هاوڵاتیەک زیاتر لە $1.5 $1.5 هێناوەتە هەرێمی کوردستان ئێوە ئیجراعاتان لەگەڵ کردووە هاتنی پارە قاچاغا یان پارە ئاساییە بە هەموو شێوەیەک لە بازرگەکان ڕێگە پێدراوە و هیچ کێشەک نییە لە گواستنەوەی پارە بەڵام شێوازی گواستنەوەی پارەکەی جێگەی پرسیار بوو لە ئێمە شاردرا بۆ پارەکە شاردرا بووە و لە ڕووی ئەمنیەوە ئەمەوە تەعاملمان لەگەر کردیا چونکە شێوازی شاردنەوەکەی بە جۆرێک بوو لە دواوەی تابلۆ ئۆتۆمبیلەکەی شاردبیەوە کاوەش جێگای پرسیار و گومان بوو لە ئێمە. ئیجراعاتمان لەگەڵ کردی و درایەتی یاسا کەوایە هەر بابەتێک کە مەسەلەی دەفن بی ئەگەر هیچ شی تێدا نەبێ ئۆتۆمبیلەکە دەستی بەسەر دەفنەکە لە ڕووی ئەمنیەوە ئەمە تەعاملی لەگەر دەکەین چونکە بۆ زۆر شت بەکاردێتن لێ ئەمە لە ڕووی ئەمنیەوە ئاراستەی یاسای دەکەین. باشە خەڵک هەبوو ببێتە قوربانی شۆفێر بێ ئاگادار نەبێ شتیان پێ ڕەوان کرد بەڵێ ئەو دیاردەشمان هەیە شوفێر بووە تەنها بۆ چەند برێکی مادی شوفێری کردو ئاگای لە بابەتەکە نەبووە خۆی تەنها پێیان داوتیان ئەو سیارە بۆ بگوازەوە بەڵام شوفێرەکە دەجی کراوە بە دۆداچون کرا ئەوەی کە کارەکەش پێ ئەنجام دراوە پێ ئەنجام داوە ئەویشمان دەجی کردووە. ڕێنماییتان چییە؟ چ پەیامێکتان هەیە بۆ شۆفێران بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان؟ بەڕاستی بۆ شوفێران ڕێنمانەوە ئەوەیە کە خۆیان بە دوور بگرن لەم کارانە چونکە لە بازرگەکان دەستیان بەسەردا دەگیرێ و دەدرێتە یاساش ڕەحم بە کەس ناگاتن و هەمووی بە یەک چاو تەماشا دەکات و تووشی لە پێچنەوەی خۆی دەبیتن و داواش لە هاوڵاتیان دەکەین زیاتر هاوکارمان بن هەماهنگ بن لەگەڵ ئێمە وەبی ڕێگە لەو دیاردە و لەو کەسە خراپەکارانە بگرین کە بەنیازن شتی خراپ یان خود کەلوپەلی خراپ هاوردە هەرێمی کوردستان بکەن. باشە کاک ڕێبینەمەوە دەبینینەوە بۆ گەشتیاریە یعنی کارمەندێکی ئاسایش لێرە ئەم بابەتەی ئاشکرا کردووە بەبێ ئامێر بەبێ زانیاری هەر بۆ خۆی گومانیە بۆ یەکسەر ئەمەی ئاشکرا کردووە. باش ئەوانەی کە کاری قاچاق دەکەن چ بەکاردێنن خێزان بەکاردێنن بەڵێ ئەو دیاردەشمان هەبووە کە ئەوەی کە کەلوپەلی قاچاق دەگواستەوە هەڵدەسێ بە هێنانی خێزان لەگەڵ خۆیان ماڵ منداڵەکانی لەگەڵ خۆی بەمەستی ئاشکرا نەبوونی بەڵام ئەمە لە بازکار وەگوتم پشکنین بۆ هەموو ئۆتۆمبیلێک ئەنجام دەدرێتن لە کاتی پشکنینەکان دەست بەسەر ئەو کەلوپەلانە گیراوە کە
مەبەستی گواستنەوەیان هەبووە بە شێوە قاچاق. باشە تەکسی هاتوچۆیەکی زۆر دەکات پاسەکان هاتوچۆی زۆر دەکەن وە ژمارەیەکی زۆری ئۆتۆمبیلی مەدەنیش هاتوچۆ دەکات زیاتر ئەوەی کاری قاچاق دەکا کامەیان لە هەم بابەتەکانیتمان کا کامەرە هەتان هەیتمان لە پاسەوە بخۆ دەبینی کە قاچاق کردیە لە باڕالگەری هەیتمان لە تەکسی هەیتمان لە ئۆتۆمبیلی تایبەت شەیتمان. باشە ڕۆژانە حاڵەتی وا دەستگیر دەکەن یان کەمە لە پاس کەمتر خەڵک بەکاردێنی بەس لە ئۆتۆمبیلی تایبەت و باڕالگر زۆرە. کەوایە ئێوە وەکو ئاسایشی بازگەکان بەڵێ دەتانەوێت بە شۆفێران و هاوڵاتیان برێن کاکی برا وریا بە لە پێناو بڕێک پارەی کەم ماڵی خۆت و ماڵ و منداڵت مەخەمە ترسیەوە ڕاست وانە؟ داواکارین کە داواکارین واز لەو کارەبین و دوور بکەونەوە. ئەمە یەکێکە لە بازگەکانی هەرێمی کوردستان ببینن بەڕێزانم بە درێژایی ئەم ڕێگایەنە کە چەند ڕێگایە کراوەتەوە بۆەوەی ئاسانکاری بکرێت بۆ هاوڵاتیان لە عێراق وەرێمی کوردستان بە ئاسانی هاتوچۆ بکەن بەس ببینن چەند ئۆتۆمبیل هەیە. پرسیارەکەی من لێرە ئەوەیە باشە ئەو کەسەی کە دەیەوێ شت بە قاچاق بێنێتە نێو هەرێمی کوردستان یان بە پێچەوانەوە چۆن ئەو هەموو پشکنینە دەکرێت چۆن ئەو هەموو ئۆتۆمبیلە بە پشکنینێکی پخت دەربازی دەبێت لەوەی بەرهەم و کاڵای خراپی قاچاق نێتە نێو هەرێمی کوردستان لەگەڵ ئەم بە ڕێزە قسە دەکەم سڵاو دەبێ ماندوو نەبی لە چێوە هاتووی لە پردێ بازگەکان چۆن دەبینین ئەتوو بێتاقەت نابی لەوەی کە پشکنین دەکرێن والله باران پشکنەکان بە قوتە بێتاقەتیان دەک یعنی ڕات دەگرن ناوەڕا ناگرن بەسەندا ئەزدەحامە قەڵە باڵغێ باشە لەوە دەترسە شتی قاچاق بێتە نێو کوردستان یان لە کوردستانەوە بڕوە پێت باش نییە پشکنین بکرێت پشکنە بە خۆت بکرێ بار حەز دەکەی بکرێت بکرێ بەرێ دەڵێ با من بۆستم کەمێک بەس بە سەلامەتی بەرێ خەڵ چێن دەرێ سەی سادق بازگەکان چۆن دەبینی بەعام ئیشێکی باشەکەن کە ئاوا ئیسیحەمەیشیان دروست کردو بەڵام ئیشێکی زۆر باشەکەن بۆ سەلامەتی ئێمەیە بۆ سەلامەتیەوەی باشە بۆ شتی قاچاق چی دەڵێ ئێستا خەڵکێک هەیە دەفن دەکا شتی بە قاچاق دەگواستەوە ئاسایش دەژگیری دەکا پێت چۆنەیانە تۆ ئەوە حەقی ئەوەیەتی لە سێدارەی بدەن لە سێدارەی بدەن ئەرە بەخوا تۆ پێت باش نییە ئەوەی شتی قاچاق هیچ پێم باش نییە ئێستا ئەوە چوار پێش ڕێگایە و بە بەردەوامی بۆ ئێمە زەرمەند ئەبین هەم تەڕۆشک بە یەکەوە ئەسووتێنێ وەکو کودواتنی خۆمان وایە کەوایە تۆ وەکو شۆفێرێک دەڵێ ڕحم بەو کەسانە نەکەن کە ژەهر دەینی و دەبا و شتی قاچاق دێن بەتاکی دوایە ڕحمیان پێ نەکەن ئەتوو بە پیکە بات چۆ دەکەی چ دەینی و دەبای والله ئەمە بە بەتاری لە پردێڵا دەچمەوە دەشتی دەچمەوە سێنا خەڵ چێن دەری بە خەڵکی ئەو لێری زۆر هات چۆ دەکەی بۆ بازگەی زۆر هات چۆ کورە دەرێن بە پیکە پارەی دەینن شتی قاچاق دەینن دەفن دەکەن یەکەم جارە جێلێبی ئەوجا ئەوەش خۆشە لە بازگەکان گیراون تۆ چیان پێ دەڵێ ئەوانەیشی قاچاق دەکەن یاسایی نابی ناوەڵە بێتاقەت نابی کە لە بازگە پشکنینت بۆ دەکەن بەێوەڵا قەرەباغی و ئەو سەڵە زۆر ڕادەوەستیتن حەز دەکەی بڕوە هەموو قاچاقیش بێ برایانەش ئیش خۆیان دەکەن تۆ حەز دەکەی قاچاق بێیان نی ناکردی کەوایە دەبێ ئەمە سەبر بگری پشکنینی تەواو بکەی دەبی سە ببینین و پشکنینەکە بە مەزبوطی بکری قەریشی قاچاقت نەکردووە ناوەڵە هەندێک کەس پیکەبی پێیە پاسی پێیە ئێستا لەو بەرنامەی من ئامادەی دەکەم پاس هەبووە دەفنی کردووە شتی بە قاچاق بێنی لۆری تانکار هەمووی بە قاچاق پیکەب دەفنی کردیە بەڵام ئاسایشی بازگەکان توانی ئاشکرایان بکە زۆر باش ئەتوو چ دەرێت پێت باشە ئاسایش باەز بێ هەرچەند زۆر گلەی دەکەن لە ئاخیریاتی لێرە ڕایانگرتن ئەوانەی سارێن شوپیان کە هەیە چەندیان توکە باشتر بڕات بە ئاسایشێ چۆن بەجددی ئەمە چی بۆ قورعان دەستخۆشیانێ دەکەین دەستخۆشیان لێ دەکەین زۆر جار شۆفێران گلەی ئەوە دەکەن کە لە بازگەکان پشکنینیان بۆ دەکرێت یان چەند خولەکێک دەمینێنەوە تاوەکو دەربازیان بێت بەڵام لەم بەدووادا چوونە بۆمان دەردەکەوێت
کە پشکنینی ئۆتۆمبیلەکان بۆ سەلامەتی هاوڵاتیانە بۆ خودی شۆفێرە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تەنانەت عێراقیشە چونکە ئەگەر ئەو پشکنینە نەبێ بێگومان لە کۆتادا هەمومان تێیدا زەرمەند دەبین وەک ئەو گۆشتە نایاسایی کە لە ناو مەچینەکە دانرا بوو بە گیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ساغ دەکرێتەوە تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە هەمیشە تەندروست و سەلامەت بن.